بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. برایان و خوشکانی مسلمان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆم بە خۆشحاڵ زانم کە لە کاتێکی هەرە پیرۆزی ڕۆژگارەکانی ساڵە بە خزمەتی ئێوە ئەگەم لە ماڵەکانتان داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکات و لە بەخشراوەکانی مانگی ڕەمەزانمان هەژمار بکە، ئەو مانگەی کە خوای پەروەردگارە فەرمێت شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. خۆشەویستان و بەڕێزان، گومانی تیانێ ئینسانی مسلمان هەموو ساتێک لە ساتەکانی تەمەنی بریتیە لە غەنیمەت، بریتیە لە کاتێک کە خوای پەروەردگار پێی داوە هەر لەم کاتەیە ئەتوانێ بەهەشتی پان و بەرینی پێبەرێتەوە. گرنگترین شتێک لە ژیانی ئینسانی مسلمانە ئەوەیە خۆی بناسێت. ناسینی خۆت بریتیە لەوەی ئینسان خۆی بۆ خوای پەروەردگار یەکلای کاتەوە. ئەو خۆ یەکلایکردنەوەش هەموو پێوەری خۆشگوزەرانی دنیا و دوا ڕۆژ بەوەوە بەستراوە. هەروەکو شەیطان کاتێک کە لە ڕەحم و بەزەی و سۆزی خوای پەروەردگار بێبەش ئەبێ، سوێن ئەخوا بە عیزەت و جەلالی خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ شەیطان ئەڵێت فەبیعیزەتیکە لەئوغویەنەهم ئەجمەعین إلا عبادك منهم المخلصين. کەواتە یەکەم دەرگەی چوونە ژوورەوەی بابەتەکانمان ئینشاءالله لە خزمەتی ئێوەی خۆشەویستا بریتی ئەبێ لە نیەت و خۆی یەکلایکردنەوە کە پێی ئەوترێ ئەلئیخلاص. ئیخلاص شتێکە کە ئینسان کاتێ خۆی یەکلایی ئەکاتەوە تەنانەت شەیطانیش پێی ناوێرێت. شەیطان ناتوانێت ڕێگەی لێ وێڵکە، شەیطان ناتوانێت زەفەری پێبەرێت. چۆن؟ کاتێک کە شەیطان لە ڕەحمی خوا مەئوس ئەبێ و دەرئەکرێ لە بەهەشت، سوێن ئەخوا بەخوای پەروەردگار ئەفەرمێ ئەگەر مهلەم بدەی و مهلەت دام لەئوغویەنەهم ئەجمەعین، ئەبێ هەمویان لار و لێرکەم، لە ڕێگەی ڕاست دووریان خەمەوە، سەریان لێ تێکدەم. جا خۆشەویستان، سەر لێ تێکدانی شەیطانیش بۆ ئێمەی ئینسان کە کاتێک زەرەرمان لێ ئەدا ئەوە نییە مەسەلەن بێ لە هەموو ڕێکەوە لەگەڵ جەناب تا شەڕ بکات. جەنابت لە هەر شتێکا لە دینەکەت زەعیفی ئەو دێ لەوێەوە لەگەڵت ئیش ئەکا. مەسەلەن حەزت بە پارە و ماڵی دنیای لەوێەوە ئیشت لێ ئەکا، حەزت بە شوهرەتە لەوێەوە ئیشت لێ ئەکا، حەزت بەوەیە حرام بخۆی لەوێەوە ئیشت لێ ئەکا، حەزت لە خراپەکاریە لەوێەوە. بۆیە پێویستە ئینسانی مسلمان لە هەموو ڕوویەکەوە خۆی پڕچەک بکا بۆ ئەوەی شەیطان نەتوانێت. لێرەش سەنگی مەحەک لە بابەتەکەیە ئەوەیە کە خوای پەروەردگار ئەفەرمێ شەیطان سوێنی لە ئێوە خواردووە هەمووتان لاڕێ ئەکا إلا عبادك منهم المخلصين، إلا ئەو بەندانەی کە زۆر چێژ لە خۆ یەکلایکردنەوە ئەبینن، کە مخلیصن بۆ خوای پەروەردگار لە ئیش و کاریان، لە وتە و گفتاریان، لە هەڵسان و دانیشتنیان، لە بەخشین و دەستگرتنەوەیان وابەستەی خۆی یەکلایکردنەوەن. شتێکی تر نییە ئەوان ئیشی بۆ بکەن، هەر ئیشێک بۆ خوابێ و لە پێناو خوابێ ئەیکەن، لە غەیری ئەوە ئەگەر بە زەریری خۆشیانە بشکێتەوە نایکەن. بۆیە شەیطان ناتوانێت لێرەوە ئیش لە تو بکە ئەگەر لەو بەندانەبی کە خوای پەروەردگار بەو شێوازە وەسفیان ئەکا. چکەم إلا عبادك منهم المخلصين بە ئیستیسنا کۆمەڵە خەڵکێک لەمەجیا ئەبێتەوە کە شەیطان سوێندی خواردووە هەموو خەڵک بەرە و لاڕێ و گومڕایی یابەرێ. خۆشەویستان، فەیرۆز ئابادی لە باسی ئیخلاص و خۆی یەکلایکردنەوە ئەفەرمێ ئەخلەصە لله یعنی تەرەکە الڕیا. کەسێک پێی ئەوترێ مخلیص ڕووپامایی بۆ خەڵکی تەرکە، ئیتر لە هەر بابەتێکا بێ. یعنی ئەو کاتە تۆ ئەبیتە ئەهلی ئیخلاص کە ڕووپامایی بەرامبەر بە خەڵک واز لێبێنی. ئیمامی جورجانی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئیخلاص لە زمانەوانیە تەرک الڕیاء فی الطاعات، ئینسان ڕیایی و مەرایی لە پەرستشی خوای پەروەردگار واز لێبێنێ. بەنمونە ئەچی بۆ حەج ڕووپاماییتیان نەبێ، خێر ئەەکەی ڕووپاماییتیان نەبێ، ئەدای عومرە ئەەکەی ڕووپاماییتیان نەبێ، کاتێک کە ئەبەخشی و ئیفتاری بەربانگ ئەەکەی ڕووپاماییتیان نەبێ، ئەچتە پێشەوە قورئان ئەخوێنی دەنگت خۆشە ڕووپاماییتیان نەبێ. پێویستە ئینسان لە تاعاتی خوای پەروەردگارە ڕیایی و مەرایی و ڕووپامایی مەخلوقین خەڵکی دروستکراوەکانی خوا تەرکات. بۆیە حوزەیفەی مەرعەشی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ ئەفەرمێت إخلاص يعني أن تستوي أفعال العبد في الظاهر والباطن. پێویستە ئینسانی مسلمان و ئینسانی ژیر کردەوەکانی یەکسان بێ لە پەنهان و لە ئاشکرا. ئەوەیە بریتیە لە ئیخلاص. یعنی کە من ئێستا لە بەرامبەر تو کە دائەنشم و
بەو شێوازە من ئەبینی لە تەنهاییشا بە هەمان شێوەکردەوەکانم وها بێت ئەگەرنا ئەبیتە کەسێکی ڕیاباز ئەبیتە کەسێک کە ئینسان لە ناوەوە شتێک بوو لە دەرەوە شتێک بوو ئەو کاتە بەشێکی لە نیفاق بەرئەکەوێ ئەو نیفاقش خۆی لەوە ئەبینێتەوە وەکو خوای پەروەردگار لە منافقەکانە باسییان ئەکە ئەفەرمێ یوڕاؤونە الناس ڕیایی و ڕووپامایی بۆ خەڵکی ئەکەن ولا يذكرون الله إلا قليلا هیچ کاتێ ذیکر و یادی خوا ناکەن زۆر بەکەمی نەبێ بۆیە خۆشەویستان ئیمامی ئیبن قەیم لە مەدارجی سالکینە هێناوێتی لە هەندێک لە سەلەفەوە دوو خاڵ زۆر گرنگە ئینسانی مسلمان کاتێک کە خۆی یەکلای یەکاتەوە بزانێت چییە ئەویش ئەوەیە ئەن یەکونە العمل لله تبارك وتعالى لا نصيب لغير الله فيه پێویستە ئینسان کە کردەوە ئەکات کردەوەکانی هەمووی بۆ ئەڵڵا بێ سبحانه وتعالى و لە غەیری خوای پەروەردگار قسمەت و نصیبی هیچ کەسێکی تیانە بێ ئەوە پێی ئەوترێ کەسێکی مخلیص کەسێک کە خۆی یەکلای کردوێتەوە بۆ خوای پەروەردگار سبحانه وتعالى بۆیە خۆشەویستان کاتێک ئینسان کە گەیشتە ئەو ئاستەی بێمنەتە لە خەڵکی ئیشەکانی بۆ خوای سبحانه وتعالى ئەو کاتە زۆر بە جوانی بۆی دەرئەکەوێ کە ئەو ئیشەی کە ئەو کردوێتی و قسمەت و نصیبی خەڵکی تیانە کەواتە دەرهاویشتەیە بە خۆی یەکلایکردنەوە و ئیخلاص بۆ خوای پەروەردگار ئەو کاتە خوای پەروەردگار کردەوەکانی لێ وەرئەگرێ چەند کەسەیە لە ئێمە ئاوا بێت چەند کەسەیە لە ئێمە ئامادە بێ ئێستا کردەوەیەک ئەەکەی لەم ڕۆژگارە لەم وەخت و سەعاتە لەم زروف و زەمانە بەم هەموو نەکبەتی و دامای و هەژاریە بڕۆی کەسابەت کەیت و پارە بدەیتە مسلمانان بۆ ئەوەی ماڵی گەرم بێ بۆ ئەوەی نان بخوا بۆ ئەوەی جلوبەرگ بۆ مناڵەکانی بکڕێ لەگەڵ ئەوەشتا بۆ خوات نەبێ پەنا بخوا لە ڕۆژی قیامەتە چی وەرئەگریتەوە بۆیە کەسێک پێی ئەوترێ مخلیص کە هەموو ئەو کردوانی ئەیکا بۆ خوا بێ و هیچ شتێکی بۆ خەڵکی تیان نەبێت و دووەم خاڵە فەرمێ ئیمامی ئیبن قەیم تصفیة العمل عن ملاحظة المخلوقين ئینسان بێ چۆن تەصفیەی ئاو ئەەکەی چۆن نەوتێک ئەهێنی نەوتە ڕەشەیە تەصفیەی ئەەکەیت و ئەیپاڵێوی چۆن ئاڵتونێک ئەهێنی هەر خاک و خۆڵە ئەیکەیتە ناو کوورەوە پاکی ئەەکەیتەوە بە چەندین مەراحل هەتاوەکو دوو تەڵبازنی لێ دەرەچێ بۆ کیژۆڵەیە کە شووەکە خۆی پێجوان ئەەکە پێویستە ئەو کردەوەی کە من و تۆ ئەیکەین بە هەموو شێوازێک تەصفیەکراو بێ لە سەرنجی خەڵکی ئەو کاتە خوای پەروەردگاریش کردەوە وەرئەگرێ سەرنجی خەڵکی بەلای من و تۆی مسلمانەوە ئەبێ گرنگ نەبێ چونکە خوای پەروەردگار إن الله كان عليكم رقيبا يعلم السر وأخفى خوای پەروەردگار سر و شاراوەکانی تۆ وەکو ئەوە زیاتر ئەزانێ کە خۆت ئەزانێ بەڵکو تەنانەت من و تۆ لە هەندێک شوێنە هێندە کۆڵەوارین مستەقبەلی خۆمان نازانین چی ئەگوزەرێ لە پشتی پەردەوە بەرامبەر ئێمە سبەینێ و دوو سبەی و هەفتەی داهاتوو خوای پەروەردگار داهاتووشمان ئەزانێ بۆیە ئاگامان لە نەفسی خۆمان بێ نەیدەینە دەست هەوا و ئارەزوو نەیدەینە دەست شەیطان نەیدەینە دەست کەسانێک کە ئەمڕۆ دەستخۆشیمان لێ بکەن دوو ڕۆژی تر خەڵکی لە یەکتر ڕائەکەن لە قیامەتە خۆشەویستان ئەمیری سەنعانی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ إذا لم يكن لله فعلك خالصا ئەگەر کردەوەکانت بە تەواوەتی بۆ خوای پەروەردگار نەبێ فكل بناء قد بنيت خراب هەرچی بنیادێک تو ناوتە لە دنیا لە کردەوەکانتە هەمووی بە خراپە بەسەرتا ئەشکێتەوە یعنی چۆن ماڵێک دروست دەکەیت کەلاوەیە و وێرانەیە هەر کردەوەیەکت بە مخلیسی بۆ خوای پەروەردگار نەکرد بێ هەرچیت بنیاد ناوە بریتیە لەوەی کە ماڵێکی خراپ و کاولت پێکەوە ناوە هیچ ئینسانێکی عاقلیش نییە برایان خوشکانی بەڕێز کە ماڵێک دروست بکە بە جوانترین شێوە بۆ خۆی و مناڵەکانی نیکە ماڵ بە کۆچەری ناچێ بەڕێوە جەنابەت ئیشێک ئەەکەی یەقینت هەیە خوا لێت وەرئەگرێتەوە دەی چۆن من و تۆ ڕوومان بێ خەڵکی لەمە بەشدار بکەین چۆن ڕوومان بێ دوو ڕۆژی تر لە ساحەی مەحشەر داوا لە خوای پەروەردگار کەین خوای پەروەردگار کردەوەکانمان بداتەوە بە باشترین شێوە بۆیە ئەزیزان جونەید ئەفەرمێ ئیخلاص بریتیە لەوەی سر بين الله وبين العبد طبعا إخلاص ئێستا من لێرە سەوتە جیلەکەم ئیخلاص سڕێکە لە بینی من و خوای پەروەردگار و ئەو پیاوەیش کە تەسویرەکە و ئەو کەسانی کە مونتاژەکەن بەس باسی ئەم غورفەیە بکەم باسی شوێنی تر نەکەم سڕێکە لە بینی من و خوا من ئەمە بۆ خوا تەسجیلەکەم یان بۆ خەڵکی ئەەکەم زۆر گرنگە
جونەید یەکێکە لە پیاوە عاریفەکان ڕەحمەتی خوای لێبێت، یەکێکە لە پیاوە گەورەکانی ئیسلام. ئەفەرمێ ئیخلاس و خۆ یەکلایکردنەوە سڕێکە لە بینی پەروەردگار و منی بەندە. لا يعلمه ملك فيكتبه، مەلایکە نازانێ ئەم کردەوەی بۆ من بنووسێ. ئیسا مەلایکە بە ظاهیری کردەوە کارنووسێ. ئەوام عەبدە دانیشتۆ باسی ئیخلاس ئەکا، ئەینووسێت بۆ منی ئەنووسێ و ئینشاڵڵا لە چاکانیش ئەینووسێ. بەڵام پەنا بەخوا ئەگەر ئەم نیەتە هەڵە بێ لە ڕۆژی قیامەتا بەس ئەڵڵا زانوێتی ئەم کردەوەی ڕیاییە. بزات چەند خەتەرە برایان خوشکانی بەڕێز. زۆر جار تۆ لە ناو چاکەکاران دەرەکەوی، لە ناو ئەهلی حیجاب و ئەهلی عەبا و ئەهلی ڕیش و ئەهلی مزگەوت و ئەهلی حەج و عومرە دەرەکەوی. بەڵام ئەو سڕەی کە لە تۆماری چاکەکانە نووسراوە لە ڕۆژ قیامەت ئەیدەنەوە چاوت. چکەم ئیخلاس سڕێکە لە بینی بەندەکان و خوای پەروەردگارە. مەلائیکە نازانێ بۆت بنووسێتەوە، ظاهیری کردەوەکە بە چاکی بۆ تۆمار ئەکرێ، بەڵام نازانێ ئایا ئەمە سەتاسەد بۆ ئەڵڵایە سوبحانە وتەعالا یان حەز و نەسیبی ئینسانەکانشی تایە بۆی وەسفی کەن و دەستخەنە ژێر باڵی و گەورەی کەن لای خۆیان. بۆیە پەنا بە خوای پەروەردگار. وەلا شەیطان فەیوفسیدو، شەیطانیش نازانێ فەسادیکە، شەیطان نازانێ ئەو کردەوەیە چۆن فەسادکە. چکەم بۆ شەیطان ظاهیری کردەوەی خراپت پێ ئەکە، بەڵام کاتێکە تۆ کردەوەی چاک ئەەکەی خۆت ماڵی خۆت کاول ئەەکەی ئەچیتە تەڕەفێک کە لە ڕۆژی قیامەتە کردەوەکەت وەرناگری. بۆیە نە مەلائیکە ئاگای لەوەیە کە تۆ بۆ غەیری خوای ئەەکەی و نە شەیطانیش ئەزانێ. بۆیە زۆر خەتەرە ئێمەی موسڵمان بکەوینە دوای خوو خدە و خەسڵەتی شەیطان وا لە خۆمان گێنین کە ئەو شتانی ئەیکەین خەڵکی بیزانێ پێویستە. بۆیە خوای پەروەردگار لە شەئنی صالحینە ئەفەرمێ وجعلنا منهم ئەئیمەة یهدون بأمرنا، ئێمە ئەوانمان کردە سەر کاتێ لەسەر ڕێگەی ئەمری ئێمە بوون، یعنی ئیشەکانیان بە مخلیسی ئەکرد، لەسەر ڕێگەی و ڕێژچاونی بەرچاوڕۆشنی هیدایەت ئەیان کرد. زۆر گرنگە ئینسانی موسڵمان شتەکانی لەسەر بەرچاوڕوونی بکە، بە هیدایەتەوە بیکە، بۆ خوای پەروەردگار مخلیس بێت. هەوڵدا ئەو کردوانی کە ڕۆژانە ئەیکا وەکو ئیمامی عومەر ئەفەرمێ حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا وزینوها قبل ئەن توزنوا، کردەوەکانتان محاسبە بکەن. شەوانە چیتە سەر جێگە، چویتەتە لای چوار نەخۆش، سیر بکە بزە ئەو نەخۆشانە سەتا سەد هەر چواری لە پێناو خوا ڕۆیشتووی، یاخود ئەلەو ڕۆژەیە خێرێکت کردووە کاتێککە خەڵکی بینیوێتی حەزت کردووە خەڵکی بزانێت. بۆیە ئەگەر هاتوو لە هەفتەی داهاتوو ڕۆژێک بە ڕۆژوبی هەوڵدا ئەو نیەتە دووبارە نەبێتەوە، هەوڵدا بایی بچووکترین مسقالە زەڕە ئیشی کەسیتیان نەبێت. بۆیە زۆر گرنگە وەزینوها قبل ئەن توزنوا. ئێمە پێویستە ڕۆژانە کاتێککە سەرمانە خەینە سەرسەرین کە ئەچینەوە بۆ ماڵ کە ئێواران دادێ شەقامەکان شۆڵ ئەبێ ساتێک دانشین شەوەکان لەگەڵ خۆمانە ئایا ئەم کردوانەی ئێمە ئەیکەین بۆ خوای پەروەردگارە، ئەم ڕیش و داوەیە، ئەم بانگەوازیکردنە بۆ خەڵک، ئەم ڕێگەی ڕیشاندانە بۆ خەڵک، ئەم ناندان و فەقیر تێرکردنەی بۆ خەڵک، دوو ڕۆژی تر لە ڕۆژی قیامەتە گەرێت چه حاڵێکمان هەبی ئەگەر بۆ خوامان نەکرد بێ. بە نمونە ئیمامی ئیبن جەوزی ئەفەرمێ ڕۆژێکیان من دانیشت بووم 10,000 نەفەر لە بەردەستما بوو. ئەڵێ کەوتە بیرم وتم باشە ئیبن جەوزی ئەگەر بێت و خوای پەروەردگار تۆ بکاتە پرد و ئەمانە بەسەر پشتی توا بچن بۆ جەهەنم، ماڵکاول هەر تۆی ئەوان معجەبن بە قسەکانی تۆ، گوێ لە قسەکانی تۆ گرن خۆیان ناخۆشەویستە بێ، تۆ لە عینی کاتا کردەوەکانت بۆ خوا نەبێ و لە ڕۆژی قیامەتە پاداشتەکەی وەرنەگری. بۆیە خۆشەویستان هیچ کاتێ خۆت مەکەرە پرد، بە ئارەقی ناوچەوانی خۆت دینار و دۆلار پەیاکەی خۆت مەکەرە پرد، خەڵکی تێرکەیت و لە ڕۆژی قیامەتە تو پاداشت وەرنەگری. خۆت مەکەرە پرد، داوە بۆ خەڵکەیت و خەڵکی بە قسەی تو خوای لا خۆشەویست بێ و قیامەتی خۆی بە گرنگ بزانێ، بەڵام بەلای تۆوە گرنگ نەبێ. بۆیە پێویستە ئینسانی موسڵمان کردەوەکانی خۆی بخاتە سەر تای تەرازوو، چەندێکی بۆ خوایە و چەندێکی بۆ غەیری خوایە، خوا پەناماندا. و هەندێک نیشانەکانی ئیخلاس و خۆی یەکلایکردنەوە هەیە، هەر بە کورتی ئینشاءڵڵا بۆ ئەوەی بیزانین ئەیکەینە ختامی ئەم بابەتەمان بە ئیزنی خوای پەروەردگار. ئەویش ئەوەیە ئینسان یەکەم خاڵ حەزی بە خۆ دەرخستن نەبێ، چونکە حب الظهور يقسم الظهور. هەر ئینسانی حەزکا دەرکەوێ، حەزکا خەڵکی لە بەردەمی بوەستێ، حەزکا خەڵکی لایکی بۆ بکەن و کۆمنتی باشی بۆ بکەن و چکەم ئەلقەلب یەتەقەلب، ئەو دڵی ئەمڕۆ تۆی خۆشەوێت سبەینی قسەیەکی تۆ لەگەڵ ئیشەکەی وا ناگونجێ فڕەت ئەدا. بۆیە باشترین زاد و زەخیرە ئەوەیە واتقوني يا أولي الألباب، ئێمە لە خوا بترسین، نەک حەز بۆ بکەین بەرزەوە بین لە ناو خەڵکە، چکەم بەرزبوونەوە لە ناو خەڵکە کاتیە،
کار بەدەستەکان بە کاتی بەرزە بن و دوای ماوەیەک ئەمرن و ئەڕۆن دەوڵەمەندەکان بەرزە بنەوە بە پارە و ماڵی دنیا دوای ماوەیەک ئەڕۆن بۆیە ئیشەکانی ئێمەش هەر موسڵمانێکی تر هەر کردەوەیەک ئەکا حەز نەکا دەرکەوێ هەتا وەکو تۆ هەر کردەوەیەک بکەی بیشاریتەوە ئیلا خوای پەروەردگار دەریەخە واللهی ئەگەر بێت و عەبدێک لە عەبدەکانی خوا هەموو شەوێک هەڵسێ 3 جوزء قورئان لە شەو نوێژا بخوێنێ نەیەڵێ هیچ کەسێک بزانێ خەڵکی پێی بڵێن شەو نوێژەکەی بڵێ من هەرز ناتوانم شەو نوێژ بکەم کاتێک کە وەفات ئەکا واللهی خوای پەروەردگار کەشفی ئەکا بۆ لەبەر ئەوەی خەڵکی ئیقتیدا بەو کردەوە چاکەی ئەو بکەن زۆربەی شتی پیاو چاکانیش بەم شێوازە گەیشتوتە ئێمە دووەم خاڵ حەز نەکەین خەڵکی وەسف و سەنامان بکە چکەم بۆ وەسف و سەنا ئینسان دوور ناکاتەوە لەوەی کە قورب کاتە سەر خۆیە بۆیە ئەفەرمێ ئوذکوروا مەحاسینە مەوتاکم باسی چاکەی مردوەکان ئەبێ بکرێ کە تۆ کەسێکی لە ژیانە ماوی و پێت خۆش بێ خەڵکی مەدح و وەسف و سەناتکە ئەوە بۆ خۆت ماڵ خۆت بەدەست خۆت کاول ئەەکەی بۆیە هیچ کاتێک با ئەو خاڵە جەوهەریە کە لە ناو دڵ و دەرونی ئینسانەکانە هەیە هەموو کەسێک حەزەکە خەڵک وەسف و سەنایکە بەڵام با تۆ بێ لە پێناو خوای پەروەردگارە حەزت بەوە نەبێ ئەگەر وەسفیش کرای ئەو کاتە تاوانێکی توی تیان نییە کاتێک کە خەڵکی چاکێت و ئەبینێ وەسفت ئەکا و دوعای خێرت بۆکە ئەمە بوشڕایەکی عاجلە موژدەیەکی پێشوەختەیە پێش قیامەت سێەم خاڵ الحرص على إخفاء العمل إنسان هەوڵدا کردەوەکانی بشارێتەوە بەخوا عەزیزان هەمومان مۆبایلمان پێ جار وهەیە ئاوە ئەڕوا سەی وتارەکەی ئەچێتە سەر گۆرانیەک ئەچێتە سەر شتێکی خراپ واللهی پێت ناخۆشە هیچ کەسێ لەم سەر زەویە بیبینی دەیت خۆ ئەگەر سەی وتاریشت کرد ئاوا بیشارە مەڵێ ڕۆژانە من سەیری ئەوەنە وتارەکەم ئەوەنە گوێ لە قورئان ئەگرم ڕۆژی چەند زۆ قورئان ئەخوێنم چۆن ئەوەی ئەو ڤیدۆیە ئەشاریتەوە ئەوەکەی تریش ئاوا بشارەوە هەر بۆ قیامەتی خۆت هەوڵدە زۆرترین کردەوە لە سڕ ڕابکە کردەوەی سڕ وەکو ئەوە وایە ئینسان چۆن وەختی خۆی ئاون کەسێک مەخفیە ئیش ئەکا بە مەخفی زۆر سەرکەوتووە ئینسان کە خۆی ئاشکرا کرد ئیشەکانی خەڵک ئەیبینی بۆیە هەر کاتێکیش لە مەخفیە ئیشت کرد بۆ خوای پەروەردگار لە پەنهانە ئیشت بۆ ئەڵڵا کرد سوبحانە وتەعالە ئەڵڵا سەباتت ئەداتێ دامەزراوت ئەکا چوارەم خاڵ ئیتقان العمل فی السر ئینسان هەوڵدا کردەوەکانی لە سڕیە متقین بێتیایە چکەم زۆر گرنگە بۆیە خوای پەروەردگاریش بخوش اسمان صلى الله عليه وسلم أفرمي يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوى مقيلا بوتي بي أفرمي أي أو كسي خوت بيتشاوتوا شوان هلصة شەو نوێژ بکە ئێمە قەولێکی گەورەمان بۆ تو ناردووە زۆر قورسە قورئان ئەگەر پیاو بە شەو مداراتی نەکە تەدەبوری پێ نەکە بیر نەکاتەوە لە ڕۆژە زاد و زەخیرەی نیە ئەمە کەواتە کردەوەی سڕ زۆر مهمە ئەزیزەکەم کردەوەی سڕ وا لە من و تۆ ئەکا بە متقینی بە جوانی بیکەین لە پەنهانە جوانەکانمان دەرەخە وەڵی گومانت نەبێ ئینسانێک شەوان هەڵسێ شەو نوێژ بکە و دەمە بەیان مناجات لەگە خوای پەروەردگار کە بەیانی هەڵسێ پەرژینێ قایم بێ لە ڕوتان بە عەورەتی جنێ و بە خەڵک بدا ماڵی خەڵک بخوا قۆڵی خەڵک ببڕێ نەمیمە بکە فیتنەی بکە قسە بێنێ و قسە بەرێ نە هەر کەسێ شەوان لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان ئەگەر دوو ڕکەعاتی شەو نوێژ بکە و دوو جار بپارڕێتەوە بلاڵێتەوە بۆ قیامەت و کردەوەکانی خۆی واللهی لە ڕۆژە کەسایەتیەکی زۆر گەورە دەرئەچێ هیچ کاتێک نییە ئینسان لە سڕا کردەوە بکە خوای پەروەردگار شتێکی ناشین بە ڕۆژ لەو ئینسانە بەرجەستە بکە و لێی دەرکەوێت بۆیە خۆشەویستان کۆتاشتیش بە تایبەت بۆ ئەوانەی کە بانخوازن یاخود وا دەرئەکەون لە فۆرمی ئەوەی کە خەڵکی بێنە سەر ڕێگەی ڕاست ئەویش ئەوەیە الصبر لأجل الله تبارك وتعالى خاصة داعیەکان ئەو کەسانی کە بانخوازن کە داعین ئارام بگرن هەوڵ دەین خەڵکی بێنە سەر ڕێ کاتێ ئەگەر من بۆ خوا ئیش ئەەکەم من بۆ خوا قسە ئەەکەم خەڵکی وەری ئەگرێ نور على نور وەریشی ناگرێ فلا يلومن إلا نفسه لۆمەی نفسی خۆی بکە خۆ من بانگم نەکردووە بۆ زینا بانگم نەکردووە بۆ دزی مانگم نەکردووە بۆ پیاو کوشتن بانگم کردووە خوا بپەرستێت مخلیص بێت شوێنکەوتەی ئیسلام بێت مقارنەی خۆی بکا بە سونەت لەگەڵ دایک و باوکی چاک بێ لەگەڵ دراوسەی چاک بێ ماڵی خەڵک نەخوا مافی خەڵک نەخوا بۆیە ئەگەر من ئەم کردەوەیە بۆ خوا ئەکەم و بە تایبەتی ئەوانش کە لە ڕێگەی داعوە و بانگەوازی خەڵکیان هیچ کاتێک نابێ من و تۆ تووشی مەلەل بین سەبرەگرین لە پێناوی خوا و خوای پەروەردگاریش ئەجر و پاداشتی کردەوەکەی من ئەداتەوە کردەوەکەی تۆ کردەوەکەی هەر برایەکی موسڵمان کە خێرەکە کابرا سەرێکی ماوەیەک پرۆژەی خێرخوازی و خێرەکە دوایڵێ وڵا کاکە فەقیر بە من تێر ناکرێت جا خوای پەروەردگار هەروە دنیای دروست کردووە تۆ ئەگەر بتوێ بە پرۆژەیەک و بە چەند ساڵێک بتوێ فەقیر نێڵیشتی وانە
خی گەورە لە قورآن فەرمی لیەتەخیذ بعضکم بعضا سخریا ئێمە هەنێکمان وا لێ کردو سوختەی بۆ هەنێکی ترکە کرێکاری بکە فەقیری و هەژاری بکە بۆی زەکات و سەدەقەی وەرگێ کەواتە ئیخلاص ئەوەیە ئینسان بەردەوام ئارامگر ئەبێ داواکەم لە خوای پەروەردگار ڕۆژۆکانتانی قبول کرد بێ ماڵی هەمووتانی ئاوادان کرد بێتەوە بە سەلامەتی و ئیسلام بە ئەمن و ئیمان خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە کردەوەکانمان نەداتەوە چاومانە تا هەڵقەیەکی تر ئەگەمەوە خزمەتان لە ماڵەکانتان بەخوای پەروەردگارتان ئەسپێرم پەروەردگار سپێراوەکان زایە ناکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه